هەروەکو ئاگادارن لە هەژ ڕۆژی ڕابردووە بە بەردەوامی تیمی دەستگای میدیایی کورتسات لەوێ ئامادەیان هەبوو و کاریان کردو بە پرۆگرامی کورسات مەگەزین و پرۆگرامەکانی تری دەستگای میدیایی کورسات بەرزنرخاندنی فستیڤالەکان لە ئەستۆ گرتووە کاریان لەسەر کردووە. ئەو تیمەی دەستگای میدیایی کورسات کە لێوە بەدەر لەو لایڤانەی کە کراوە بۆ پرۆگرامەکان هاوکارمان سیروان لەوێ ڕیپۆرتاژێکی تایبەتی ئامادە کردووە لەسەر فستیڤالەکە و بەشداریکردنی چەندەکتەرێک لە نێو ئەم ڕیپۆرتاژەیە کە ئامادەی کردووە بۆ قسەکردن لەسەر فستیڤالەکە و گرنگی فستیڤالەکە و گرنگی فیلم و سینەمای کوردی و بەرەو پێشچوونی ئەم کەرتە پیشەسازیە لە هەرێمی کوردستانە ڕیپۆرتاژێکی ئامادە کردووە. هاوکارانمان لێرە ئیدیت و کاریان لەسەر کردو پێکەوەی بینینەوە گەڕێنەوە. بەڵێ تر چاوەڕێی ساڵێکی ترین بوو دووبارە بۆ خۆڵی نوێم فەستیڤاڵی دهۆک ڕۆژانێکی زۆر خۆش بوون لەگەڵ هەموو شت پاناڵەکان فیلمەکان فیلمی جۆرا و جۆر بابەتی جۆرا و جۆر و بینینی ئەو کەسانەی کە دەرهێنەرن و پرۆدیوسەرن و ئەمانە هەنگاوێکە بوو ئەگەر بتوانین لە داهاتوویە شتی باشتریش بکەین. من زۆر خۆشحاڵم و چاوەڕێی ساڵێکی ترم. بەنسبەت خولی فستیڤالەکەەوە لە ڕووی لۆجیستی و میوانداری و کاری ئیداری و ڕاگەیاندن و نمایشکردنی فیلمەکانەوە بەڕاستی کارێکی زۆر جوانە کارێکی زۆر باشیان کردووە و میوانداریەکیان کردووە کە جێڕێزن لە ئێمەش و لە هەموو میوانانەی کە لە دەریشەوە هاتوون و بەنسبەت فیلمەکانە ئەڵبەتە لە هەموو فستیڤالەکانی دنیاە فیلمی خراپ هەیە فیلمی باش هەیە فیلمی زۆر باشتەیە. ئەم فستیڤالەش بە هەمان شێوە بەهۆی ئەو چەند ساڵی کە وکوتم ژیان وەستاوەوە کۆمەڵێک لینک و دابڕان ڕوویاوە کۆمەڵی ئەڵبەتە کۆمەڵێک فیلمی ئاستی نزم لەناو فستیڤالەکە هەبووە بەڵام کۆمەڵێک زۆر باش فیلمی زۆر باشی تیا هەیە لەناو فستیڤالەکەیەک بە شۆرتفیلم بە فیلمی دۆکۆمنتەری و بە فیلمی درێژیشەوە کە لەناو فستیڤالەکە هەیە لەگەڵ فیلمەکانی شاڵبەتە ڕۆژانە پانێڵ هەیە بۆ نمونە پانێڵ لەسەر بەرهەمێنانی فیلم پانێڵ لەسەر دروستکردن و دانانی بەردی بناغی سینەمای کوردی پانێڵ لەسەرەوەی کە سینەمای کوردی چۆن بەرەو پێش بڕات پانێڵ لەسەرەوەی کە ئاکتین لە مەجای سینەمایە و چۆنێتی ستار و دروستکردن یعنی ئەمانە ڕۆژانە پانێڵەیە کە ئەمەش خۆی بۆ خۆی سوودێکی گشتی و تایبەتی هەیە لەناو فستیڤالەکەیە. Ja, guten Tag, ich heiße Sibeide Bulut und ich komme aus Deutschland. من ناوم زیبەیدە بوڵوتە لە ئەڵمانیاوە هاتووم ئەکتەرم زۆر خۆشحاڵم کە بانگشتی فستیڤاڵی جیهانی فیلم کراوم لە دهۆک وەکو لیژنا بۆ ئەو فیلمە کوردیانەی کە لێرە لە پێشبڕکێدان هیوادارم ئەوەی کە بەشدارە لێرە خۆشی ببینێت و هەروەها بەیەکەوە لێرە چێژ ئەبینین لەم فیلمانە زۆر دڵخۆشە بووم ئەگەر بتوانم ساڵێکی تریش بەشدار بم لە فستیڤاڵەکە. Nächstes Jahr auch wieder kommen könnte.
ئەمە پێنجەمین جارە من بەشداری ئەم فیستیڤاڵانەیان دەکەم کە ساڵانە ئەنجام دەدرێ. لە ڕاستیە خۆشبەختانە ئەم ساڵیش من توانیم بەشدار بم بۆ بینینی ئەو بەرنامانە یاخود بۆ ئەو فیلمانەی کە لێرە لە بەشی پێشبڕکێ خود لە بەشی نمایشا بوون. لە ڕاستیە ئەتوانم بڵێم کۆمەڵێک فیلمی زۆر زۆر باش هەم نێوخۆی بڵێن فیلمی بەرهەمی کوردی بوو هەم فیلمی بیانیش و فستیڤاڵی دهۆک بەڕاستی فستیڤاڵێکە ئەتوانین وەکو گەلی کورد شانازی پێوە بکەین هاوشانی فستیڤاڵەکانی تری کوردستان و ئەە هەشتمین فیستیڤالت هێتا ئەنجامدان ئەز وەک ئافرەتێک ئەگەر بەحەز بکەم فیستیڤالە سفر وەکی فیستیڤالە دهۆک بەرلین دەست پێکری ئەس دەبەحسێ ڕۆلێ ژنێکەمت ناف ئەڤی بژم بویەرە هونەریە مازندا پراستی ژن ڕۆلێوێت ناف ئەکەم فیستیڤالدا گەلک بژین ڕوولێکی لاواز بووە بەلکی هەبوونەوەی گەلەکە کێم بووە چوەک ئەکتەر چوەک دەرهێنەر چوەک بینەر هەر بینەری ئافرەت ئەس باوەرم يعني تلي دستان بوينه خلقك هاتي بشكداري كري بس روج بروجه ودقال برفرح بونا أفي فيستيفالا هني بو فيستيفالا يا فيلم فيستيفالا دهوك يا نيف دولتي اف برفرحيا يا فيستيفال بخوجي بخوفا قرتي كوبيا فيستيفالا كانيف دولتي ولا كركو جمارة كازور يا جنان جدر بي ولاتي جي بهن بشكدارية اف فيستيفال دا بكن اف بو بال درك بو جنا كرجي كو افروكا حسبكتن بهتن وان برهمان ببينيتن من ڤانیا سالار یەکێکم لە ئەکتەرە سەرەکیەکانی فیلمی ئەزمون خۆشحاڵم کە بە کارکتەری ڕۆژین بەشداریم کردووە لەم فیلمەیە و چانسی ڕۆژین بە من بەخشێنراوە زۆر سپاسی کاک شەوکەت و تەواوی تیمەکە ئەکەم و هەردوو ستاف و تیمی کۆمپانیای میتۆس فیلم و مەستی فیلم و فیلمەکەمان لە فستیڤاڵی دهۆک بەشدارە فستیڤالێکی تا بڵێ تایبەت و باشە زۆر خۆشحاڵم کە فستیڤاڵی سینەما بەم شێوازە هەبێت و هیوادارم بەردەوامی پێ بدرێت. ئەم فیلمە باز لە چیرۆکی پێشمەرگەیەکە کە هەتا دوێنێکە لە شەڕی داعش بەشدار بووە و لە شەڕی داعشە 7 جار بریندار بووە بەڵام لە دوای ئەوی کە بریندارە بێ و دەستێکی لە دەستەدا ئیتر بە واقعیەتە ناو کۆمەلگاوە ئەم جارە ئێوە پێشمەرگایەتی بۆ ژیانی خۆی بکات چون کۆمەلگایە کە دەسەڵاتێ نەتوانێت ئاوەڕ لە کەسایەتی پێشمەرگەیە کە بۆ من ئەم کەسە ڕەمزی هەموو پێشمەرگەکان بوو ئاوەڕ بداتە لەوانە ئەم کابرا دەسەکە بە پێشمەرگایەتیکردن بۆ ژیانی خۆی. سەرەتا بەداخەوە یەکەم جارمە من لە فستیڤاڵی دهۆکدا بەشداری بکەم بەبێ هاوڕێمان هەکار بەداخەوە ئەم ساڵ ئەو بەجێ هێشتین گەرچی ئامادەکاری زۆر باشی کردبوو بۆ فستیڤاڵەکە و لە چەند بەرهەمێکی فستیڤاڵەکە بەشدارە گەرچی خۆی لێرێنی ئێستا بەڵام لە ناخمانە و لەگەڵمانەژی و بەرهەم بەشدارە بەداخەوە ڕۆحی شاد بێ. فستیڤاڵی هەشتەم هی سینەمای دهۆک یەکێ لە فستیڤاڵە هەرە جوانەکان ئەم ساڵ کە بینیومە ساڵ بۆ ساڵ فستیڤاڵێکی باشتر و ڕێکوپێکترە. هەروەک من پێم وایە ئەو بڕیارەی وەزارەت کە دراوێتی کە دهۆک بە شاری فستیڤاڵی سینەما بە شاری سینەما بڕیارێکە لە جێی خۆیە لەبەروی بەڕاستی هەموو ساڵێک ئیشی جوان و جوانتر بڕێیەکەن. ئەم شارە ئەم شوێنەیان کردووە بە سپۆتێک بە زۆنێک بۆ کۆکردنەوەی دەنگە جیاوازەکانی جیهان لێرە کە هەمویان هاوبەشن لە کۆمەڵێک سۆری و چیرۆکی هاوبەش لەگەڵ ئێمە کووردە کە خۆمانە بینەوە لەوان ئەوانش لێمە یاخوانە بینەوە. من هیوادارم ئەم فستیڤالە بتوانێت زیاتر دەرگاکانی بەڕۆی وەرگرا بیکاتەوە و ئیتر ئەم شوێنە ئەم زۆنە نەبێت تەنها بوو شوێنی
کە خەڵکی هونەرمەند و هونەردۆست بێت بۆێرە وەڵکو ئێمە خۆمان سینەما بەری بۆ ناو خەڵکەوە خەڵکیش ئاگاداری ئەم جۆرە فیلمانە بن و بزانێ ئێمە کورد لە چ قۆناغێکی ئێستاین لە بەرهێنانی فیلمدا. ڕوتی فیلمسازی کوردی ئەگەرچی لە قۆناغەکانی سەرەتایی گەشەکردنیەتی هاوکات لەگەڵ ئەمەیە بوونی فێستیڤاڵەکان و بوونی ئەم تەجەموعانەی کۆکردنەوەی هونەرمەندانی سینەماکار لەسەر ئاستی هەر چوار پارچە و دیاسپۆرا گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لە ئاستێکا کاتێک تۆ ئەبینی کۆبەرهەمی ئەو ساڵە لە فستیڤاڵە نمایش شەکرێتەوە و دوایی ئەبێ بە مولتەقایەگە بێ بە شوێنێک کە ئەم فیلم سازانە لەسەر ئاستی جیاواز لەسەر ئاستی پارچەی جیاواز یەکترێ بینەوە فیلمەکانی یەکتر ئەبینن جۆرێک بیرکردنەوەی هاوبەشیانە لا دروستە بێ هەر لەبەر ئەم ئامانجەیە بوونی فستیڤاڵ گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە. فستیڤاڵی دهۆک یەکێکە لە فستیڤاڵە کوردیە باشەکان کە ئەم ساڵ خولی هەشتەمی بەڕێوە چێ ئەوەی بۆ من مای سەرنج بوو لە دوای ئەوەی کە پەتای کۆرۆنا ساڵێک فستیڤاڵی ڕاگرت و دواتریشە و قۆناغی کە قۆناغی سەختی ئابووری و ئەو شەڕانە بوو کە ماوەی ناوچەکەی گرتبەوە بەڵام ئەوەی مای خۆشحاڵیە هێشتا کۆمەڵک فیلمی باش دروستکراون هێشتا ئاستی گەشەکردن و بەرزبوونەوەی کوالەتی فیلمەکان لەبەر چاون. الضيوف اللي حضروا من مختلف أنحاء العالم. فستیڤاڵی نێودەوڵەتی فیلمی دهۆک کە بۆ ماوەی 8 ڕۆژ بەردەوام بوو بە بەشداری 30 وڵات و نمایشکردنی 94 فیلم کە 54 فیلمیان کوردی بوون و ئەو میوانانە لە هەموو جیهانەوە بانگەشتکرابوون تا مدرۆی بینینی بەرهەمی سینەماکارانی کورد و جیهانی بوون بە تایبەتی دوای 2 ساڵ دابڕان بەهۆی ڤایرۆسی کۆرۆنا و بەرەمهێنەرانی کوردیش سەرباری ئاستەنگەکانیان توانیان خۆیان بسەلمێنن. میدیا جیهانی و عەرەبی و کوردیەکانیش لە بینرا و بیسرا و خوێنرا و گرنگیەکی زۆریان بە ڕووماڵکردنی ڕۆژانەی چالاکیەکانی فستیڤاڵەکە دەدا و ئامادەیان هەبوو. ئەمە جگە لە بەشداریکردنی دەرهێنەران و ئەکتەرانی بەناوبانگ لە نەتەوە جیاوازەکان. یەکێک لە تایبەتمەندەکانی ئەم خولەی فستیڤاڵی فیلمی دهۆک هاندان و پشتیوانیکردنی سینەماکارانی گەنج بوو کە ئەوەش هەلێکە بۆ ئەو گەنجانی دێنە نێو کەرتی سینەما و بەرەمهێنانی فیلمەوە بۆ ئومێدەی لە خولەکانی داهاتوو بەرهەمەکانیان ببینین. نرى النتاجات في الأعوام القادمة. خۆشحاڵم ئەم ساڵ لە هەشتەمین فیلم فستیڤاڵی نێودەوڵەتی دهۆکە بەشدارین لەگەڵ هاوڕێکانم لە سلێمانیەوە هاتوون بۆ ئێرە. جیاواز لە ساڵانی تر دوایەوەی کە بەهۆی زروفی کۆرۆنا و ئەوانەوانێ سەرجەم هەر حیات هەمووی وەستا بە خۆشحاڵی فستیڤاڵی دهۆک دەستی کردەوە بە کار و چالاکیەکانی کۆمەڵە فستیڤاڵی تریش هەیە لە ناوخۆیەوە لە دەری شەوانێ بە هەمان شێوە هیوادارم کۆنەوە سەر ڕێچکەی خۆیان چالاکیان هەبێت. ئەم ساڵ فیلمی تازەمان بینی ئەو هاوڕێ سینەماکارانەمان کە بەهۆی زروفی کۆرۆناوە بارودۆخێکی ناخۆش بەسەر هەموو جیهانە هاو نەیانتوانیوە بە گشتی سەرجەم فیلمسازانی شکەن کۆمەڵە فیلمی باش بەرەم هاتووە لە 4 پارچەی کوردستان لێرە نمایش کراوە.